سلااوان لێ بێتوام کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێنی هاوکارم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرتا سەردێری چەند هەواڵ. ڕێزلێنان لە یادی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە سەراسەر ئێران، کۆبوونەوەی خوێندکارانی کچ لە زانکۆی هونەری ئیسفەهان، ناڕزایەتی شاخەوانانی شاری سنە لە ئاست داگیرکردنی کوچکە ڕەش، کۆبوونەوەی دادخوازانی کوردستان لەسەر مەزاری گیان بەختکردوانی شۆڕشی ژینا، چالاکی ڕێکخراوە مەدەنیەکانی شاری سنە بە بۆنەی شەوی یەلدا، داخرانی شارۆچکە سەنعەتیەکانی شاری سنە بە بۆنەی بێبەرقی، پەیامی یەلدای بنەماڵە دادخوازەکانی کوردستان بۆ کۆمەڵگا، دیداری هیدایە شەریفە لەگەڵ نەرگس محەممەدی لاتاران، دەست بەسەرکردنی حەوت هاوڵاتی لە سەرپۆلی زەهاو و تیرۆری دوو ڕۆژنامەوانی دەستگای هەواڵنێری هاوەر لە ڕۆژاوایی کوردستان. ناڕزایەتی شاخەوانانی شاری سنە لە ئاست داگیرکردنی کوچکە ڕەش. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی هەینی سی سەرماوەز، کۆمەڵێک لە شاخەوانانی شاری سنە بەسەر چیای کوچکە ڕەشدا هەڵکشان و ناڕزایەتی خۆیان لە ئاست داگیرکردنی و ناوچەیە لەلایەن دەوڵەتەوە نیشاندا. بە پێی ئەو راپۆرتە ئەندامانی گروپی شاخەوانی چلچەمە بە هەڵکشان بەسەر چیای کوچکە ڕەش و بەدەستەوەگرتنی پلاکار دروشمی نا بۆ زەمینخاری و نا بۆ سەرڕۆیی سەرمایەداریان بەرز کردوێتەوە. کۆبوونەوەی دادخوازانی کوردستان لەسەر مەزاری گیان بەختکردوانی شۆڕشی ژینا. ڕۆژی هەینی سی سەرماوەز بنەماڵە دادخوازەکانی سنە، شنۆ، بۆکان، سەقز و مەهاباد هاوکار لەگەڵ شەوچلە لەسەر مەزاری گیان بەختکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەتەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرتووە. بە پێی ئەو راپۆرتانەی بەدەستمان گەشتووە، بنەماڵەی گیان بەختکردوان ئارام حەبیبی، ئومید حەسەنی و زانیار ئەڵامورادی لە شاری سنە مەزاری ئازیزانیان گوڵباران کردووە و پەیامی یەکڕێزی و یەکگرتووی بنەماڵە دادخوازەکانیان ئاراستەی دەسەڵات کردووە. هەروەها لە شارەکانی شنۆ، مەهاباد و بۆکان بنەماڵەی دادخوازەکان لە دەوری یەک کۆبوونەوە و پەیامی سەرکەوتن بەسەر تاریکیان لە شەوی چلەدا بڵاو کردوێتەوە. چالاکی ڕێکخراوە مەدەنیەکانی شاری سنە بە بۆنەی شەوی یەلدا. ڕۆژی هەینی سی سەرماوەز کۆمەڵێک لە ڕێکخراوە مەدەنیەکانی شاری سنە بە بۆنەی شەوی یەلدا یارمەتیان بەدەست خێزانە هەژارەکانی ئەو شارە داگەیاند. بە پێی هەواڵی گەشت و کۆمەڵێک لە ژنان و پیاوانی شاری سنە بەدا بەشکردنی خوراک بەسەر خێزانە هەژارەکانی شاری سنە پەیامی یەکڕێزی و هاودەردیان ئارەستەی کۆمەلگا کرد و ڕایانگەیان هەموو دڵخۆشیمانەوەیەکە لە ڕۆژە سەختەکانیشدا پاڵپشتی یەکترین. نابێت ڕێگە بە داڕمانی بنەما ئەخلاقیەکانی کۆمەلگا بدەین و ئەبێ لە ڕۆژە سەختەکاندا یاریدەری یەکتر بین. داخرانی شارۆچکە سەنعەتیەکانی شاری سنە بە بۆنەی بێبەرقی. بە پێی هەواڵی گەشت و شارۆچکە سەنعەتیەکانی یەک و سێی شاری سنە بەهۆی بڕینی بەرق کار و چالاکیەکانیان ڕاگرتووە و کرێکاران بێکار کراون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، ئیدارەی بەرقی شاری سنە لە شەوی چوارشەممەوە بەرقی شارۆچکە سەنعەتیەکانی یەک و سێی قەت کردووە و زۆربەی کارگاکانی و بەرهێنانی کار و چالاکیەکانیان ڕاگرتووە. خاوەن کارگاکان ڕایانگەاندووە کە ئەگەر ئەو بارودۆخە درێژە بکێشێت ناچارن کرێکارەکانیان لەسەر کار جار بکەن. پەیامی یەلدای بنەماڵە دادخوازەکانی کوردستان بۆ کۆمەڵگا. ڕۆژی هەینی سی سەرماوەز بنەماڵە دادخوازەکانی کوردستان هاوکار لەگەڵ شەوی یەلدا پەیامی سەرکەوتنیان ئاراستەی کۆمەلگا کرد و خوازیاری یەکگرتووی خەڵکی ئازادی خواز بۆ گەیشتن با ڕووناکی بوون. ئەمجد ئەمینی و مۆژگان ئەفسەخاری دایک و باوکی نەمر ژینا ئەمینی لە دوو پەیامی جیاجیادا ڕایانگەیان لە سەختترین دۆخیشدا هەمیشە ئومید هەیە و بە هیوای داهاتوێکی گەشت ئەبێ دڵخۆش بین چونکە تارمایی کۆتایی پێدێت. هەروها دایەمینە دایکی هەمیشە زیند و شەهریار محەممەدی لە کۆڕی بنەماڵە دادخوازەکانی بۆکاندا شەوی یەلدا وەکو درێژترین شەوی ساڵ بە دەرفەتێک بۆ ڕێزگرتن لە یادی ئەو ڕۆڵە ئازادی خوازانەی کە خوێنیان لە ڕێگای دادپەروەری و ئازادی داڕژان زانی. ئەو دایکە دادخوازە ڕایگەیان
ئێمە وەستاوین نەکات نەزڵم و نە هیچ هێزێک ناتوانێت خۆشەویستی و یەکڕێزیمان بکوژێنێتەوە. ئێمە خێزانێکین، خێزانێک کە ئازاری لە دەستانی ڕۆڵەکانیان کردووە بە هێزێک بۆ خەبات و هیوا. هەموو هەنارێک لەسەر ئەم سفرەیە ڕەنگی خوێنی ڕۆڵە ئازادی خوازەکانمانە کە بە ناحەق ڕژاوە. هەر مۆمێکی داگیرسا و ڕووناکیەکە کە ناکوژێتەوە. ئەو ڕووناکیە لە دڵمانەوە بەرز دەبێتەوە بۆ ئاسمان. دیداری دایە شەریفە لەگەڵ نەرگز محەممەدی لاچاران. ڕۆژی هەینی سی سەرماوەز دایە شەریفە دایکی نەمر ڕامین حوسێن پەناهی سەردانی نەرگز محەممەدی چالاکی مافی مرۆڤ و براوەی خەڵاتی نۆبێلی کرد. نەرگز محەممەدی با بڵاوکردنەوەی وێنەی ئەو دیدارە ڕایگەیان مەبەست یەکڕێزی و ناڕزایەتیش دژ بە ئەعدامی وریشە مورادی، پەخشان عەزیزی و 15 بەندکراوی سیاسی دیکەیە کە گیانیان لە مەترسیدایە. دایە شەریفە وەکو دایکێکی جەرگ سوتا و پاش لە سێدارەدانی ڕامین هەموو هەوڵەکانی خستوەتە گەڕ بۆ ئەوەی سزای ئەعدام لە ئێران ڕاگرێت. لەو ڕێگەیە ئەبێ یارمەتی بدەین و یەکگرتوانە ڕوبەڕووی دەستگای زوڵم و ناداتپەروەری ببینەوە. دەستبەسەرکردنی حەوت هاوڵاتی لە سەرپڵی زەهاو. لا ڕۆژانی ڕابردوودا حەوت هاوڵاتی خەڵکی سەرپڵی زەهاو لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەستبەسەرکراون. بە پێی راپۆرتەکان ڕۆژی یەکشەمە 25 سەرماوەز هێز ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری سەرپڵی زەهاو هەڵیان کوتاوەتە سەر ماڵان و حەوت کەسیان بەناوەکانی هێمن پاڵانی تەمەن 25 ساڵ، خالید کەمەری تەمەن 27 ساڵ و خێزاندار، ئێمن سەفایی تەمەن 21 ساڵ، ئۆمید ساڵحی تەمەن 17 ساڵ، عێرفان مرادی تەمەن 25 ساڵ، پەیام ڕەنجبەر 27 ساڵ و کۆمار ساڵحی تەمەن 23 ساڵ بە توند و تیجیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕەشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو شارۆمەندانە لەبەردەستانیە. تیرۆری دوو ڕۆژنامەوانی دەستگای هەواڵێری هاوار لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی سی سەرماوەز دەوڵەتی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کرد سەر ئۆتۆمبیلی دوو ڕۆژنامەوانی دەستگای هەواڵێری هاوار لە دەوروبەری کۆبانی و دوو کەس بەناوەکانی جیهان بێلگین و نازم داشتانیان گیانی بەخت کردووە. ڕۆژی ڕابردوو ئەرتشی تورک و گروپە ئیسلامگەرەکانیان هەوڵیاندا گوندەکانی دەوروبەری کۆبانی و ڕەقا داگیر بکەن، بەڵام شکستیان هێنا و تەرمی کوژراوەکانیان بەجێهێشت و پاشەکشەیان کرد. لە کامی هێرشەکانی ڕۆژی ڕابردوودا دوو ڕۆژنامەوان بەناوەکانی جیهان بێلگین و نازم داشتان گیانیان لەدەستاوە. بەدوایە و تێرۆرە یەکێتی ڕۆژنامەوانانی قامیشلووان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد، بەڵام پۆلیس هێرشی کرد سەر ناڕازیانی شاریوان و دەیان ڕۆژنامە نووس و چالاکی سیاسی دەست بەسەر کرد. خۆپیشاندانی کوردانی ئەوروپا دژ بە داگیرکاریەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی سی سەرماوەز کوردانی دانیشتووی چەند وڵاتی ئەوروپایی دژ بە سیاسەتی جینۆسایدی تورکیا ڕژانە سەر شەقام و خوازیاری کۆتایی هێنان بە پێشێلکاریەکانی ئەرتشی تورک و گروپە ئیسلامگەرەکانی لە ڕۆژاوای کوردستان بوون. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی شارەکانی پاریس و مارسی لە فەڕەنسا دوو چالاکیان لە فڕۆکەخانە و ویزگەی شەمەندەفەر ئەنجامدا و چەند کەس لە کۆبوونەوەی فڕۆکەخانەی پاریس لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. هەروەها لە شاری ڕۆمی ئیتالیا و چەند شاری سوئیس و ئاڵمان کوردان دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا خۆپیشاندانیان کرد و وازیاری کاردانەوەی جدی کۆمەڵگای جیهانی لە جنایەتەکانی ئەردۆغان و دەوڵەتەکەی بوون. کۆبوونەوەی خوێندکارانی کچ لە زانکۆی هونەری ئیسفەهان. شەوی هەینی سی سەرماوەز خوێندکارانی کچ لە زانکۆی هونەری ئیسفەهان لە نێو مەحوەتەی خاپگادا کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ بڕیارەکانی دەوڵات بۆ داخستنی ناوەندەکانی پەروەردە دەربڕی. لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی ڕژیم ڕایانگەاند بوو کە بە مەبەستی سەرفەجووی لە مەسرەفی بەرق و گاز کلاسەکانی دەرس لە زانکۆ تا ساڵی تازەی هەتاوی بە شێوەی دوورکاری بەڕێوەدەبن و خوێندکاران دەتوانن بگەڕێنەوە شارەکانی خۆیان و لە ماڵەوە کارەکانیان ئەنجام بدەن. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێو خوێندکاران ساز کرد و شەوی هەینی خوێندکارانی کێج لە زانکۆی هونەری ئیسفەهان لە نێو مەحوەتەی زانکۆدا کۆبوونەوە و ناڕزایەتی خۆیان لە ئاز ناکارامەی دەوڵات نیشاندا.
ڕێزلێنان لە یادی گیان بەختکردوانی شۆڕشی ژینە لە سەراسەری ئێران. شەوی هەینیسی سەرماوەز هاوکات لەگەڵ مەراسمەکانی شەوچلەی زستان بنەماڵە دادخوازەکانی خەزەڵوەری 98 و شۆڕشی ژینە لەسەر مەزاری ئازیزانیان مەراسمی شەو یەلدایان بەڕێوەبرد. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی کیان پیرفەلەک، یەلدا قافەزلی، سپێر ئازەمی، محەممەد کوچێکسەرایی، عێرفان خەزایی، جەواد حەیدەری، سیاوەش محمودی و پێدرام ئازەرنوش مەزاری ئازیزانیان گوڵباران کرد و لە چەندین پەیامی جیاجیەدا ڕایانگەاندووە کە ڕووناکی بەسەر تاریکیدا سەرەکەوێت. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک لە دادخوازانی شۆڕشی ژینە لە ماڵی یەلدا قافەزلی کۆبوونەوە و وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. دایکانی دادخواز هیوایان خواست یەلدای ساڵی داهاتوو سەرکەوتنی حەق و ئازادی بەسەر زوڵم و تاریکیدا جێشت بکرێن. گیان لەدەستان و برینداربوونی 124 کەس بەهۆی گازگرتووی لە سەراوان و زەبەرخان. ڕۆژی هەینیسی سەرماوەز بەهۆی گازگرتووی دایکێک و 3 منداڵەکەی لە شاری سەراوان گیانیان لەدەستا و 12 کەس بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن لە تەلارێکی زەماوەندی شارستانی زەبەرخان ژەهراوی و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەپێی راپۆرتەکان دایکێک و 3 منداڵەکەی لە یەکێک لە گوندەکانی شارستانی سەراوان بەهۆی کەڵگوەرگرتن لە چرای نەوتی نائستاندار تووشی گازگرتووی بوون و گیانیان لەدەستاوە. لە شاری زەبەرخانی سەر بە خوڕاسانی ڕازەوی 120 کەس بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن لە تالارێکی زەماوەند ژەهراوی بوون کە دۆخی تەندروستی ژمارەیەک ژن و منداڵ ناجێگیرە و لە نەخۆشخانەدا بەستەری کراون. وا دووە هەواڵمان سەبارەتە بە هێرشی تۆریستی لە ئاڵمان و کوژران و برینداربوونی دەیان کەس. شەوی هەینیسی سەرماوەز تۆریستێکی خەڵکی عەرەبستان ئۆتۆمبیلەکەی کردە ناو بازاڕی کڕیارانی کەلوپەلی کریسمەس و وێڕای کوشتنی چەند کەس و بریندارکردنی چەند شارۆمەند بە وتەی پۆلیسی ئاڵمان. شۆفێرێکی عەرەبستانی لە شاری ماگدبۆرگ بە خێرایی خۆی کردووەتە بە نێو جەماوەری خەڵک لە نێو بازاڕی کریسمەس و دەیان کەسی ڕاماڵیوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا چەند کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 10 کەسیش بریندار بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانی ڕۆژی شەممەتان پێشکەشکرا هەشتان بشین.